سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ نوێنەرانی خۆپیشاندەران کۆبووە. کۆبوونەوەکە لە چوارچەوەی ئەو هەوڵانە دێت کە بە ئامانجی دامرکردنەوەی خۆپیشاندانەکان لە بەغدا و چەند شارێکی باشووری عێراق خراونەتە گەڕ. بەپێی ئاژانسی هەواڵی فەرمی عێراقیە لە کۆبوونەوەکەدا داواکاری خۆپیشاندەران و ئەو توند و تیژەی لە میانی خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوو کەوتووەتەوە تاوتوێ کراون. لە دوای ئەو خۆپیشاندانانەی کە لە سێشەمەی ڕابردووەوە لە بەغدا و چەند شوێنێکی باشووری عێراق دژ بە گەندەڵی و بێکاری و خراپی خزمەتگوزاریەکان ئەنجام دەدرێن، ئەمە یەکەم جارە گەورە بەرپرسێک لەگەڵ نوێنەرانی خۆپیشاندەران کۆبێتەوە. لە چوارچەوەی کاردانەوە نێوخۆیەکانیش بەرامبەر ڕەوتی خۆپیشاندانەکان، وسامە نوجێفی سەرکردەی هاوپەیمانی قەراری سیاسی داوای لە حکومەتی عێراق بە سەرۆکاتی عادل عەبدولمەهدی کرد دەست لە کار پێشێتەوە و هەڵبژاردننی پێشوەخت بە سەرپەرشتی نەتەوە گرتووەکان ئەنجام بدرێت. سەرکردەی هاوپەیمانی قەراری سیاسی کە لە کۆی 329 کورسی ئەنجومەنی نوێنەران خاوەنی 11 کورسیە داوای لە نوێنەرانی هاوپەیمانیەکەی کرد کارەکانیان لە ئەنجومەنی نوێنەران هەڵپەسێرن. هەر لەو چوارچەوەیەدا حەیدەر عەبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر و سەرۆکوەزیرانی پێشووی عێراق لە ڕاگەیاندراوێکدا لەبارەی دۆخی عێراقەوە ڕایگەیاند لە پێناوی ڕێگرینەکردن لەو چاکسازیانەی گەل داوای دەکات داوای هەڵبژاردننی پێشوەخت بۆ پێکهێنانی حکومەتێکی دەستووری دەکەین کە بتوانێت ئەرکەکانی لەم قۆناغەدا بەدی بێنێت بە جۆرێک هەڵبژاردن بەر لە ساڵی 2020 بەڕێوە بچێت. ڕۆژی هەینیش موقتەدا سەدر سەرکردەی ڕەوتی سەدر داوای کرد حکومەتی عێراق بە سەرۆکاتی عادل عەبدولمەهدی دەست لە کار بکێشێتەوە و هەڵبژاردننی پێشوەخت بە سەرپەرشتی نەتەوە یەکگرتووەکان ئەنجام بدرێت. لە ڕووی مەیدانیشەوە وێڕایەوەی بڕیارەکەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی هەڵگرتنی قەدەغەکردنی هاتوچۆوە چووەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام هاتوچۆ لە چەند ناوچەیەکی بەغدا سنووردارە و لەبەر پێشهاتی ئەمنی زۆربەی فرۆشگاکان داخراون. ئاماژە بەوەش کراوە هێزە ئەمنیەکان ڕێگە نادەن خۆپیشاندەران لە گۆڕاپانی خەلانی و شەقامی سعدونی نزیک گۆڕاپانی تەحریر هەروە شاری سەدری ڕۆژهەڵاتی بەغدا و ناوچەکانی عەزەمیە و شوعلە و زەعفەرانیە گر ببنەوە. پێشتر کەناڵی نیمچە فەرمی عێراقیە بڵاوی کردبوویەوە سەرۆکوەزیران عادل عەبدولمەهدی فەرمانی داوە دوای 2 ڕۆژ لە سەپاندنی لە سەعات 5 بەرەبەیانی شەمەوە قەدەغەکردنی هاتوچۆ لە بەغدا و چەند شارێکی باشوور هەڵبگیرێت. بەپێی دوایین ئاماری کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی عێراقیش ئاماری کوژراوانی خۆپیشاندانەکانی 5 ڕۆژی ڕابردوو لە 100 کەس نزیک دەبێتەوە، ئەمە جگە لەوەی نزیکەی 4000 دیکە بریندار بوون. کوژرا و بریندارەکانی ژمارەیەک لە هێزە ئەمنیەکانیان تێدایە. پەرەسەندنەکانی دۆخی ناوخۆیی عێراق لە کاتێکدایە بەشێک لە چاودێران باز لەوە دەکەن ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو گۆڕانی ئاراستەی خۆپیشاندانەکان و وتنەوەی دروشمی دژ بە کۆماری ئیسلامی ئێران لەلایەن بەشێک لە خۆپیشاندەرانەوە ئاماژەیە بۆ بوونی پلانێکی دەرەکی کە ئەجەندای دیاریکراوی لە پشت بێت، بە تایبەت کە یادی چلەی ئیمام حوسێن نزیک دەبێتەوە، ئەو یادەی تێیدا ساڵانە شیعەکانی سەرانسەری جیهان ڕوو لە عێراق دەکەن و دروشمی دژ بە ئیسرائیل و خۆرئاوا دەڵێنەوە. وفقا لمسؤول الشعائر الحسينية في مرقد الإمام الحسين الذي يخضع لحراسة أمنية مشددة لتأمين سلامة الزائرين، ويقوم أغلب الزوار باللطم على